دەم باش تەماشاوانێن هێژا تۆپبارانکردنا دەڤەرێن سنوورiyên Herêma Kurdistanê di navbera bêdengiya navçeyî û nêvdewletî di demekê de ku ev roja hefteyê bi dijwarî operasyonên esmaniyên leşkerê Tirkiye li ser başûrê Kurdistanê taybetî deverên sînorî berdewamî heye bi vê sedemê jî çendîn raz û bax û xwezayê Kurdistanê şewtiye her wiha çendîn qurbaniyên sivîl ya herî dawiyê aberî du rojan li deveraraniye ku heft welatiyên sivîlên bêguneh bûne qurbanî van topbarankirinan di demekê de ev topbarankirine ev qurbaniyên sivîl jî jê peyda dibin ku li gor hemû pêverên nêvdewletî kuştina kesên sivîl hatiye heramkirin eger di nava şer jî de be gelo bu heye niha hem li ser astê navçeyî an ku eqlîmî welatên dewrober hem li ser astê nêvdewletî ev kiryarên dijî mirovatiyên hayne protestokirin û bêdengî heye belê topbarankirinî navçe Snûriyekanê Herêmê Kurdistan li nêwan bêdengî navçeyî û nêvdewletî de em e nav nîşanî babetê emrû bername ve bername mayîkê xelk e doya em navbera li xizmetî wergirtnî serinciyê we da legelin bin. جارێکی تر سەڵاوتان لێبێ ئەمە بۆ ڕۆژی حوتەمە سوپای تورکیا بە هێرشی ئەسمانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی چەر و بەردەوام تۆپبارانەکان بەم سەردەمەشە ئەم بەم هویەشە زەرەر و زیانێکی زۆر بەر ناوچەکە بەر ڕەز و باغی وڵاتیان کەوتووە هەروەها خەلکی سڤیلیش بووتە قوربانی کە لە ڕانیە حەوت نەفەر لە یەک خێزانە بوون بە قوربانی ئەو هێرشانە هەروەها بۆ زیاتر لە دوو مانگیشە سوپای ئێران بە بەردەوامی ناوچە سونیەکان تۆپبارانەکە. سینان یەکەم پەیوەندیمانە سیناس لە کەرکووکەوە ئەم کاتەوە باش بەڵێ فەرمۆ زۆر سوپاس بەڵێ بەڵێ عشان ئەوان فێرکراون من پرسیارێکی بچێ گەڕێتەوە کێ پرسیارە لەوان پێمان گەڕێت دەستە حکومە دەبێت لەگەڵ بکرێت عشان بەڕێی من ئەوها بۆیان نییە بە کتۆپەڕی دەستگرێژی بکەن بەڵێ لەبێ حکومەت کەم تەرخەت بێ لەو لایەنەوە بەڵێ هەڵومان لەگەلە لە تەقتەقەوە کاک هەڵام کاتەوە باش هەڵوو لە تەقتەق ئەم کاتە باش بەڵێ کاک هەڵوو لەسەر تۆپبارانەکە ناوچە سنووریەکان فەرموو زۆر سپاس لە ڕاستیە دەبوو لە بریەوەی ئەو هەیە زەمان برد بۆ ناوچەی جەلەولا و سعدیە کاربەدەستانی کورد لە بەغدا کاریان بکردایە بۆ ئەوەی نەک ئەوەی کە ئێستا لە بریە و هێزانە بەکاری بێنین دەبوو وان بکردایە کە ئەو سودانێک کە شەهید بوون شەهید نەبوونایە و ئەوانەی کە دەربەدەر بوون دەربەدەر نەبوونایە لە بەرابەر ئەو هێزەی کە نێرزا بۆ جەلەولا سعدیە دەبوو هێزە بنێرزا بۆ بناری قەندیل ئەگەر ئێمە نەشتوانین شەڕ بەرامبەر هێزی دەوڵەتی تورکیا و ئێران بکەین دەبوو ئێمە وەکو قەلغانێکی مرۆیی ئەو هێزانە بڵاوە پێ بکەین و بۆ ئەوەی ئەو دەوڵەتانە ناچار بکەین کە قەستی ئەو ناوچەیە ڕابگرێتەوە حەت کەس لە یەک ماڵدا شەهید بوو بەڵێ و ئێمە وەکو دانیشتوانی شاری تەختە بەیانی کاتژمێر 4:30 سەر لە ئێوارەیە خۆپیشاندانێکی هێمنانە دەبەستین و هیوادار خەڵکی ناوچەکە هاوشێوەی شاری سلێمان و سەردەم شارەکانی تر بەشداری تێدا بکەنکەوە ئەوە قەزەیەکی نەتەوایەتی و خۆپیشاندانە بۆ بەبەستی قەزەیەکەکەوە هاونیشتیمانی ئێمە لە ناوچەکانی یەک لە ناوچەکانی کوردستان شەهید دەبێت بەدەستی داگیرکرد ئەو خۆپیشاندانە تایبەت نییە بە یعنی تایبەت نییە بۆ لایەنگەریکردن لە حزبی پارتی یان یەکێتی و یاخود بزبنە گۆڕانەوە کۆمەڵ لایەنگرتوو ئەوە پێویستە بە قەزەیەکی نەتەوایەتی و هیوادارم بەڵێ کاک هەڵوو سەرنجەکانت گەیشتن بەڵێ بینەرە بەرەزەکان هەر ئەمڕۆژ لە شاری دۆیەکی خۆپیشاندانێکی جەماوەری ڕێیخرا تێدا ئەم هێرشانە بەتوندی پرۆتەست کرا هەروەها دوێنێ شەویش لە شاری سلێمانی و چاوەڕێ دەکرێت لە شار و شارۆچەکانی تری کوردستان بە بوونەوە خۆپیشاندانی جەماوەری ڕێک بخرێت کاوەمان لەگەلە لە شاری سلێمانی کای کاوام کاتەوە باش هەموو کاتێک فەرموو زۆر سپاس ئەگەر بکرێت ڕێگەم بتوانم بسەکەم سپاس دەکەم
بەس بە کورتی چمکۆ خەڵکێکی زۆر لە سایلی پەیوەندیە. باشە باشە والله ئێمە ئەگەر لەبیت سیاسیانی کە ڕاگەیان بەگەشەی بۆ کەم پێڵە سیاسەتی حەشیمانە وایە بەڕای من سیاسەتی حەشیمانە بریتیە لە کوشتنی ئەو حەقە پولێ لە پێناومانەوەی دەسەڵات و ئیمتیازات و سیاسی خۆیان خۆ دەزانی ئەم دەسەڵاتە ئەم دوو حیزبە سیاسیە لە هەندوو وڵاتەوە تەوعیی سیاسیان پێدراوە لە پێناومانەوەی خۆیان لە کورسی دەسەڵات ئەگەر ئەم وترێ سیاسەتی حەشیمانە لە پێناو ئەوەی کە هەمووان وەروە وەروە چڕڵی هەمشمانانی وڵاتی خوان ئەنشڵی خەڕۆژە وڵاتی سوکاتیان پێ بکات دەدرێژیان بکاتە سەر و خوێنیان بڕێژێ ئەمە پێی ناوەتی سیاسەتی حەشیمانە منیشتەمە ناکەم وەکو هەموو وڵاتانی ژێردەست ئێمە شۆژێدا بێ پەتی گەل بکرێتە ملکی ئەو دووکەتە بۆی بتوانێ بە تەناسی ئازادی و سەربەرزی و سەرفراتی هەڵبژین زۆر سپاس. هاوڕێمان لەگەلە لە شاری سلێمانی کاک هاوڕێم کەتەوە باش. کاکە باشتر بۆ تۆ گیانی من. بەڵێ فەرموو لەسەر بابەتی ئەمڕۆمان. یانی من دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم سەبارەت بۆ کردوانی تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان و خەڵکی سویلی ئەو ناوچەی کاکرێک سەرەتا بۆ شەیدبوونی ئەو حەوت کەسە و ئەو ئەندامی ئەو خێزانە سەری ڕۆژ و حورمەت دانوێنین بۆ ئەوان بۆ تەواوی شەهیداگەن سەبارەت بە ببوورە. بەڵێ کاک هاوڕێ سەبارەت بە چی سەبارەت بەوەی کە هاوڵاتیانی سیڤیل لە کوردستان شەهید دەکرێ. بەڵێ سپاس پەیوەندیکەت سامانمە لەگەلە لە 3 سادق کاک سامان ئەم کاتەوە باش. ئەلۆ بەڵێ کاک سامان ئەم کاتەوە باش هەموو کاتێکی جەنابەت دەستخۆشی بەرنامەکەت لێکەین. زۆر سپاس. وەڵای بەڕێ سەبارەت بە تۆپبارانەکانی ناوچەکانی هەرێمی کوردستان بەڵێ یعنی بەڕاستی وڵاتی ئێمە وڵاتێکی بێخاوەنە وڵاتێکی بێکەسە یعنی وەتا یعنی لە وڵاتێکی دەرەوە نە خۆمان نە کوردستان نە عێراق یعنی کەسێ بە تەنها لە بەشاتەنا ئەوەی زەرر دەکات تەنها کەسە قوربە سەر و سیڤیلەکەیە خۆ طبعا ماڵە مەسئولێ ماڵە کەسێکی کە لەو وڵات لە شوێنانیان یانە ئێستا چەندین کەس بەرگری لێ کرد بەڵام وەتان ئێستا نە بەیاننامەیەکی توندی سەرۆکی هەرێم دەرێتە سەبارەتەوە نە بەیاننامەیەکی حکوومەتی عێراق ئێستا وەزیری دەرەوەمان کوردە سەرۆکۆمار کوردە هەمووی کورد یعنی جەنگێکیان لێ نایە ئێستا ئەوانە لە لیستی عێراقی وەرسەکەی لە مالیکی ئەوانە باسی سنوورەکان نەکرێت کوردەکان لە عێراق ئەوانە باسی و مەسەلە ناکەن یعنی هەستەکەی ڕێکەوتنێکی دەرەکی و ژێربەرزێر هەیە کە بۆ ئەم کارە کراوە لەوانە ئەمریکاش بەزدار بێتایە. بەڵێ تەماشاوانی نێجا تۆپبارانکردنە دەڤێرن سنووریان هەرێما کوردستانê û bêdengiya eqlîmî û duwaliyê eger bibêjin anko navçeyî nêvdewletî li ser vê pirsê gel û hîn çavat gerînin di demekê de ku bi hêceta bûna gerîlayên Partiya Karkerên Kurdistanê û pijakê jaliyê Kumarê İslamî Îranê û Tirkiye bi keyfa xwe dihên deverên sînorî topbaran dikin xelkê sivîl dikujin rezûbax û gundên hewlatiyan wêran dikin tesîr û şewatê diberdine xwezayê Kurdistanê gel û hîn vê çawa texmîn dikin bû ev heye bû di demekê de ev welata hemû welatên bisilmanin heta desalatdarên van welatan jî bi bergekê bisilmanetiyê û tên bisilmanên dît kujin di demekê de xwe sebeb bûne bû zabtkirina mafên van bisilmana. این وی چالک دیدن کاوه دیگه مال شهر سلیمانی کای کاوام کتو باش. الو. بله کای کاوه. الو ایواره باش کاکا کار. باشتر بو جنابت. باشی. بله. الو. بله کای جلال. سبارت با ایرشانه ترکیه. بله. سرگرانی خومان در برین ولا بعد خواتها استا حکومت عراق فدرال هیچ ولا میکی ندارتوا. بله. بردمانکانی ترکیه بسختی سنورکانی هریم کردستان توباران دکن. تا استا حکومت عراق بس باکی به آگاه خود در بری تو داره هیچ تشجیوانیه. بله. بله جلال مالا گله لچومانه و که جلال هم کتا باش. ئەلو سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. زۆر سپاس. من بە توندی ئیدانەی ئەم تۆپبارانانەی تورکیا وێرانەکەم خەڵکی کەمانیش هەمووی لەگەڵ ئەوەیە کە تۆپبارانەکان ڕابگرێتن بەڵام من ئەو خەتایە خەمەستۆی حکوومەتی عێراقی نەخەمەستۆی حکوومەتی کوردستانی لەبەرەوەی ئێمە تیارەمان نییە و هێزێکی وامان نییە کە پاراستنی سنوورەکان لە ستۆ بگرێتن ئێستا پاراستنی سنوورەکان لە ستۆی ئەمریکا و عێراقا هەندێک کەسە بێنم وەکو خۆم
کای جەلال بە حکمەوە لە چمانی ئێستا ڕەوشی ئەو ناوچەنە چوونە لە ڕووی ئۆپەراسیۆنە سەر بە ئۆپەراسیۆن ئاسمانیەکانی ئارتشی تورکیا هەم تۆبارانەکانی کوماری ئیسلامی ایران بەقورآن مەترسیی زۆری لۆ لە خستەتەستۆی ئەم خەڵکەیکە لە گوندەکان ئەژێت یان خەڵکی تریش خەڵکی چۆمە ئەوانش برای ئێمە کە کوژراون 7 نەفەر لە یەک ڕێگا بکوژرێت چ گوناحیان هەبوو گەریلاکانی پەکەکە لەوێ چیەکەن والله هەرچی گەریلا لەوێن دەرنەبووە کە تۆپە ئەو ناپاڵمی لێدا نازانم چییە بەڵام ئەو خەتایە لە سوی حکوومەتی کوردستانی نییە حکوومەتی کوردستانی تەنها ئەتوانێت ئیدانەی بکەن ناتوانانی بەرپەچی بیتەوە بەڵێ بینەرە بەرزەکان بێگومان ئەم لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستان هەم پەرلەمانی کوردستان هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم لایەنە سیاسیەکانی کوردستان پرۆتەستۆیان و ئەم هێرشانە بە توندی ئیدانەیان کردووە داواشیان کردو ئەم هێرشانە ڕابیکرێ بەڵێ لە سەرمان بابەت زانامە لەگەلە لە شاری سلێمانی کای زانام کاتەوە باش ئەم کاتە باش بەڵێ کای زانا لەسەر بابەتەکەمان فەرموو ئەلۆ بەڵێ کای زانا جێم لێتە من کاوم کای کاوە خوشحاڵین فەرموو ئەم کاتە باش قوربان هەموو کاتێکی جەنابەت بەڵێ کای کاوە کاکەجان ئێمە بێ میلەتی کورد لەم کاتەیە و بە سەرکردەکانەوە بە پەرلەمانەوە هەڵوێستی جدی وەرگێن چونکە ئەم شەڕە شەڕی پەکەکە و پسپای تورکیا نییە ئەم شەڕە شەڕی سڤیلە ئەم شەڕە بە میلەتەکەمانە فرۆشن بەڵێ ئەم شەڕاگە شەڕی پەکەکە بێ لە خاکی تورکیا بوو لە شاخام و نەک خەڵکی سڤیلی مناڵی کۆلە بکوژن بەڵێ چارە بەرەوە بێ هەموو هەڵوێسمانە بێ هەمومان لەبێت سەرجادا دژ بەمە بوەسین هەموو ئەو کۆمپانیای سەر بە تورکیاش لێ ئەمڕۆ ڕایان گرین دژایەتیان کەین یارمەتیدەریان نەبین دەستیان بۆ درێژ دەکەن چونکە ئەوەی داهاتە ئەگەڕێتەوە بۆ تورکیا و تورکیاش یا بە سیلاح ئەیا بەسەر میلەتی کوردە بەڵێ بینەرە بەرزەکان بە پێی زانیاریەکانی نارتی تەنیا لە ماوەی 6 مانگی ڕابردوودا لە گومرگی ئیبراهیم خەلیل کە هاوسنوورە لەگەل تورکیا لەگەل هەرێمی کوردستان ئەمە تەنیا لەو 6 مانگە 10 ملیار دلار ئالوگۆری بازرگانی کراوە لە کاتێکا لەگەل سنووری ئێرانیش بێگومان هەرات بەم ڕێژە نزیکە بەڵێ زانامان لەگەلە لە شاری سلێمانی بۆ معلومات ببوورە بەڵێ کایکاوە بۆ معلوماتت یەک سیارەی هەرێمی کوردستان ئەو سیارەی کە تجاری بێ تورکیا نایڵێ داخڵ بە کرێش چێتەوە دیەوە ئللا سیارەی شەخسی نەبێ نایڵن یعنی بۆ ئەوەی کوردستان نەتوانێت دینارێکی داهاتیە بێ هەر بۆ بۆ نمونە سیارەیە ژمارەکە ئەگەر سوور بێیان زەرد بێ هی بار بێیان نەفەر بێ نایڵم چێتەوە دیەوە تورکیا بەڵێ عباسمان لەگەلە لە هەولێرەوە کاک عباس ئێوارەت باش بەرێو کاتت باش لە هەولێرەوە خەڵک لەسەر ئەم تۆپبارانکردنە هەڵویستی خەڵک چوونە بە شوەیەکی گشتی بەڕاستی جێنیگەرانی ڕژێمی تورکیا و ڕژێمی ئێران کە بخۆیان دەرێن بەناو ئیسلام ئەنی ئیسلامەتی وانێ بەڕاستی کێ حەز دەکەم خەلکی کوردستان تێبگا بۆ خەلکی زیانیش تێبگا ئەو کاتێک کە ڕژێمی سەدام حوسێن کوردی ئەنفال دەکرد و چینا باران دەکرد و حکوومەتی ئەمریکا لەبۆ بەرژەوەندی خۆی دەنجنە دەکرد کە ئیشی بە سەدام حوسێنی نما ئەو زاهات وەڵام عێراقی ئازاد دەکەین و لایە لە سەرگەلانی عێراق بەجواب دێن و ئەدی ئێستا بۆ لە سەرگەلی کورد بەجواب نایێت کە ڕژێمی تورکیا و کە ڕژێمی بەناو ئیسلامی ئێران کە بخۆیان دەرێن ئیسلام کە ئیسلامەتی ئەو هایە حەز دەکەم هەموو خەلکی کوردستان تێبگەن هەموو پارچەکانی کوردستان ئیسلامەتی کەی وایە بەو مانگی ڕەمەزانێ بۆ مانگە پیرۆزەی کەعبە عەرەبیش بخۆیان دەرێن ئیسلام مادەم ئەوان ئیسلامن ئەدی ئەمەی کورد ئیسلام نینە بەس ئەمەلەوەی کە ئیسلامین کە ئیسلام بەبەوی یان تورکەوە ئەو تورکمانانەی عێراق و تورکمانانە بخۆیان دەرێن ئیسلام نییە بەڵێ کاکە باس لە کاتێکا کە وڵاتی تورکیا هەوڵی ناوبژیوانەتی بۆ نێڵانی کێشەی بەڵێ کێشەی وڵاتانی عەرەبیادا لە کاتێکا سەرۆکیەزیری تورکیا بەرەو سوماڵ ئەڕوا لەوێ بانک لەوەکە کە برسێتی لەوێ نایێت لە کاتێکا لە ناوڵاتی خۆیان ملەتێکی چەند ملیۆنی بێبەش کردووە لە سادەترین مافیان تەنانەت بە چەک بە ئاگر باسن ئەم گەلە لەناو ئەبا و هاوڵاتیانی سڤیلی پارچێکی تری کوردستانی شەکێتە سوتەمەنیەمە بەڵێ لە سەرمان بابەت بەختیارمان لەگەلە لە شاری سلێمانی کاک بەختیار ئێوارەت باش بەڵێ لەسەر بابەتی ئەمڕۆمان خۆش بێ بابەتی بەڵام بەڕاستی وای بابەتێکی ئاو لە بەرنامێکی کورتە ئازەکە بابەتێکیەوە چارە نووساتە ئەو بابەتە کە لە بژاردە بابەتی تێکە لە سەر خاچێک و لە سەر وڵاتێکە من پێشەکی زۆر ئیدانی ئەو تۆپباران و ئەو تێرشانە دەکەم و هەروەها دوێنێ لە
ڕێپێوانێکی ئەو بوو کە بچینە شوێنی ئەو شەیدانە ئەوانەی کە فڕۆکانی تورکیا شەید کردوون کە ئەو منداڵانەی کە منداڵی تیا 1 ساڵە منداڵی تیا 9 مانگە ئەوانە کە شەید کراون بەڵام بەداخەوە کە ئیدارەی ئاسایشی پشدەر نەیگەژێمە بچینە ئەوێ بە بیانووی ئەوەی کە شوێنەکە شوێنێکی ئەمین نیە تۆپبارانی هەم ئینفڕۆکانی تورکیای لەسەرا بەڵام خۆجیانی ئێمە لەو منداڵانە و لەو کەسانەش ئازیزتر نییە کە لەوێ شەید بوون بەڕاستی دەوێ چەندەها ینی خەڵک دەبینی گوندەکان چۆڵ دەکات ینی بە چەندەها کیلۆمەتر دەوڵەتی تورکیا هاتۆتە ناوە تۆپباران و بۆمبارانی ئەو ناوچانە ئاکات ینی بەڕاستێکی ئەمە تر هەتا ئەوکەی ئێمە بێدەنگی تر لەوەی کە ئێمە شەهیدمان داوە چەندەها خوێن ڕژاوە ئیتر بێدەنگیان هەتاکەی نازانم هەتاکەی ئێمە بێدەنگ بین. بەڵێ بینەرە بەرزەکان لە ئێستادا لە کوردستانی باکۆر قەلغان هەیە یان قەلغانی شەڕەیە کە دایکانی هاشی بە تایبەتی ڕوو لە ناوچەکانی شەڕ سنووری ئەکەن و خۆیان ئەکەنە بە قەلغان بۆی ئەم شەڕە ڕابگرێت هەروەها لە ڕانیەش دوێنێ گرۆپێک ڕۆیشتووە بۆی ئەم شەڕە ڕابگرێت وەکو قەلغان بخۆیان ناویان کردبوو. بەڵێ لەسەر ئەمان بابەت ڕەوانمان لەگەڵا لە شاری سلێمانی کاک ڕەوان تێوارەت باش. ئێوارە باشم کارتان باش هەموو کاتێکە لەسەر بابەت هێمڕوومان لەسەر تەوەری بەرنامەکەتان من بەڕاستی گلەیەکی زۆرم لە حکوومەت هێرەمی کوردستان هەیە لەسەر ئەم بۆ دوومانکردنە لەسەر شەیدکردنی هاوڵاتیانی ئەم وڵاتە بەڕاستی من لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەیەوە پرسە سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەکەم کە 7 نەفەریان بوونە قوربانی بەڕاستی ئەو ماساتە چەندەها ساڵە گەلی کوردستان ڕۆژە بەدەستی عێراق و ڕۆژە بەدەستی ئێران و ڕۆژە بەدەستی تورکیا و ڕۆژە بەدەستی جوندلی ئیسلام و هەر ڕۆژی بە بیانوێک هاوڵاتیانی ئەم وڵاتە و هاوڵاتیانی ئەو سنوورە ئەبێتە قوربانی لەبەر بژانەوەی هات و گوندەکانمان بەڕاستی بۆتە هۆی ڕووخاندنی ئەنواع پرۆژەی باش لەو دەڤەرە من لە ڕێگەی بەرنامەکەی گلەیەکی زۆرم لە حکوومەتی هەرێمەیە بەڕاستی لە مۆقیف و لە لێدوانەکانیانە وا دەرەکەی وا دیارەکە ئەم مەوزوع و ئەم تو بۆ دوومانکردە ئاگاداری خۆیانی تایە و بۆیە هیچ بەڵێ حاجی مرادمان لەگەڵا لە شاری کەرکووکەوە کاک مراد تێوارەت باش چۆنی باخۆ باشی زۆر باشم سوپاس فەرموو باش بە ساکە سەرباز بم تۆپبارانی تورکیا و ئێرانەوە ئێمە بۆ کویزاکانی گەلی کوردستان هەر هەمووی بەس دەتوانین ڕکلامیان بۆ بکەین هیچ شتێکی وا تۆمان نییە ینی جوابیان بینە خۆ ئەوان لە هیچ کاتێ لە ڕژێمی بەعز بەقەوەتر نەبوون کە کورد کە خۆی چوو شاخی گردە و کاتێ بە هەموو حەزبەکانی کوردستانی عێراقەوە کە شاخی گر لە حکوومەتی بەعز بەقەوەتر نەبوون با یاسێش بدەین لە شاخ هیچ مانعاتمان نییە ئەمە وەکو گەنجەکانی شاری کەرکووک بەڵێ بەدە دیارە پەیوەندی کاکی مراد پچرا حاجیمان لەگەڵا لە پێنجوینەوە کاک حاجی وارەت باش ئەلو بەڵێ کاک حاجی لە کاتێکە کە ئێستا تۆپبارانەکانی ناوچە سنووریەکان ناکرێن خەڵکی سڤیل ئەبێ بە قوربانی ناوەندە بڕیار بەدەستە جیهانیەکان نەتەوە یەکگرتوەکان ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی یەکێتی ئەوروپا ئەمریکا وڵاتانی ناوچەکە بە شێوەیەکی گشتی هەمووی بێدەنگن لەسەر ئەمە کە خەڵکی سڤیل خەڵکی بێتان بە دڕندانەترین شێوە بە ساڕۆخی ناپاڵن ئەسووتێنرێ کوژرێ تو ئەمە چۆن لێکە دەیتەوە بەڵێ وەڵی بەنسبەت ئەو مۆزوعەوە کاگەجان بەڕاستی خەڵکی کوردی ئێمەجا هەر هەموو بەشی هەرمەینەتی بوو تۆ سەیرەکەی ئێستا ئەمڕۆ ئەو هەموو وڵاتە زلهێزە هیچی ئامادە نییە لەسەر خەڵکە سیڤیلەکە ئێمە قسە بکە بەڵام بۆ نمونە کاوە لە ئیسرائیل دوو پۆلیسی کوژراوە بەڕستنی بیجارداوای لەبوردن لە میسڕەکە و لە شوێکە هەلێ خۆش نابن بەڵام ئێمە یەکێکمان نییە ینی بڵێ حکوومەتی تورکیا تۆ 7 کەسی ئێمە کردە قوربانی کەوانە هەر سڤیل بوون ئاسان هەر مناڵی دوو سێ مانگان بوون بۆچی داوای لێبوردن ناکرێت بەڕاستی حکوومەتی ئێمە تاکەی بێ هەڵێستا بێ کاکەجان ئەم حکوومەتی ئێمە باشە چوار بەرجیان نەگرتە مقەرڕ دنیایەکی لێداڵ و پاڵخستینەوە بۆچی ئێستا ئێسش پشتگیری لە حکوومەتەکەی بەشار الئەسەد و قەزافی ئەوانەیەکەن بەشار الئەسەد تابلایە کە ڕۆژانە 50-60 کوردی ئێمە عیدامەکە ئەیکوژێ سەرکردەکانی ئێمە تا ئێستا یعنی هەر پشتگیری لەوانەکەن کاکەجان ئێمە چاوەڕێ چی بکەین ئێمە بە هیمەتی خۆمان خەڵکی خۆمان ئەو خەڵکە بجوڵێتەوە کاکە بەڵێ بێگومان کای حاجی لە ئێستا دا و گۆڕانکاریە فراوانەی ناوچەکەی گرتوتەوە خەڵی کردوێتی خەڵێکە چێتە سەرجادا خەڵک خۆ پێشاندا نەکرێت پێویستە لە ئێستاشدا خەڵکی کوردستان گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی چی بکرێت چۆن هاودەنگ بن هاوسوس بن خۆپیشاندان میتینگی جەماوەری ڕێی بخەن بۆی پرۆتەستۆ بکە بۆی سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی ڕابکێشرێکە غەدر لە ملەتەکرێ بەڵێ لەسەرمان بابەت سەفینمان لەگەڵا لە هەولێرەوە کاک سەفینی وەرات باش کاکارتوی باشی زۆر سوپاس فەرموو
کاگاگا لە سەودەوەرە قسە دەکەن ئێستا و تۆپبارانەی تورکیا کە تۆپبارانی سنوورەکانی کورد دەکاتن ئێمە وەکو یعنی وەکو گەنجەکانی هەولێر وەکو تایبەتی یعنی خۆم قسە دەکەم دەگەر بەعام گەنجەکانی هەولێر ئێمە خوا ئیهانەی ئەو تۆپبارانە بکەین یعنی لە تەلەڤیزیۆنەکان لە ڕاگەاندنەکان ئێمە هەر بابەیە قسەک دەکات و عەمەلی تێدا نییە یعنی ئێستا چەند لێرە ئەو بازرگانانیان هەیە ئەو کۆمپانیانیان لێرانەیە یعنی وەک حەقە بچین ئێستا ئەمە بەرگیان لێ بکەین یان بچین تیان بکەین تیان هەڵدێن ئەوانە تۆپبارانەکە بەردەوام بێت زیاتریش دەبی بێگومان یعنی بێگومان زیاتر دەبیتن ئەو تۆپەی داوێتن ئەو ڕازیمەی داوێت ئەو لاپاڵمەی شۆڕی خوارێکتەوە عزبی بەعس ئەوەی لەگەمە نەکردیا حتا ئێستا ئەمریکا بێدەنگە ئەمریکاگە مەسلحەتێکی خۆیە با لە عێراق نەفتی هەیە کەس ناتوانێت لە عێراق بچی بۆ ڕێنەتە کون بکە بۆ ئەمریکا تا ئێستا بێدەنگە جەنابی سەرۆک بازرگانی جەنابی جەلال تاڵەبان یعنی بروسکە یعنی ڕاگەیاندنە پێیان بڵێن کاکە تا کەنجی نەمە خۆمان کردن ژن و ماڵ و مندانمان بۆ بە قەسابخانە گۆشتمان وەکو گۆشتی زەلام وەکو بزن هوت کراوە لە سەرزادە یعنی خەڵکە تا کەنجین بێدەنگ بێت تا کەنجی بەسرێت بەڵێ هاوسنگمان لەگەلە لە شاری سلێمانی کاک هاوسنگ لە سەلامان بابەت فەرموو دەستخۆشی لە تەوەری بەرنامەکە دەکەم زۆر سپاس بەڕاستی ئەم ماسەمیەکی تیا بێدەنگبوونی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند و ئەمریکا زۆر زۆر سەیرە 4 ساڵ لەمە و پێش جەنابی کاک مەسعود بەرزانی لە کەناڵی ئەلعەرەبیە مقابلەیەکیان کرد وتی ئەگەر هاتوو هێزی تورکیا هاتە ئەم دیو سنوورەوە ئێمە هەتاوکو ئامادە ڕۆین ئەی کاک جەنابی کاک مەسعود ئەی بۆ ئێستا دەنە نییە بۆ قسە ناکەی بۆ ئیدانەیەکی پەنجاوشەیی ئەەکەی 50 کەلیمەیە ئێستا بۆ دەنە نییە خۆ 4 ساڵ لەمە پێشیش هەر کورد بوویت هەر مەسعود بەرزانی بوویت سەرۆکی حکوومەتی هەرێم بوویت بەڵێ سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان بووی عەفودا لێ برنەکەم زۆر داخلە دڵم هیوادارین هەموو لایەنەکان جێ لە ئێوە بێ بەڵێ ڕێبینمان لەگەلە لە کفرەوە کاک ڕێبینم کاتەوە باش دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم ئەمێ دوو خاڵی گرنگ باسکەم یەکەمێنەوەیە کە بینین بەڕاستی لە سووریا بە ئاگر وازن ڕۆبەڕووی کوردەکان دەبنەوە دەکوژێن کەچی سەرۆکۆماری عراق کە کوردە دەستخۆشی لە بەشارەسەری سەرۆکی وڵاتە دەکات بەڕاستی جێگای سەرسەڵمانە دووەم خاڵیشەوەیە کە بەڕای من باشترین کار کە خەڵکی بیکە خۆپیشاندان نیە بەڕاستی باشترین کار و هەڵوێستەوەیە کە بەڕاستی بە یەک دەنگ بڕیا بدەن کە شتی تورکی و ئێرانی لە بازاڕەکاندا نەکردێن بەڕاستی و باشترین هەڵوێستەکە وەری بگرین تر زۆر سپاس پەیوەندەکەشت بەڵێ ماکۆک لە کەرکووکەوە کاک ماکۆک لە کەرکووکەوە ئەم کاتەوە باش زۆر سپاسم کاتتان باش زۆر سپاس تۆ بێهاڵویستی ناوچەیی و نێودەوڵەتی بە تایبەتی نێودەوڵەتی وەکو ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ڕێکخراوەکانی چاودێری مافەکانی مرۆڤ تو چۆن لێکە دەیتەوە لەمەر ئەم تراژیدیە دژە مرۆڤاتێکە لە ئێستا لە سنوورەکانی هەرێمی کوردستان هەیە بەڵێ سەرەتا ئیدانی ئەم تۆپبارانە دەکەم وەک ئێمە گەنجانی شاری کەرکووک بەڕاستی ئیدانی دەکەین ئەم تۆپبارانکردنەوە ئەم قسەیەوە بۆ سەرهەرێمی کوردستان دەکرێت ئەمە سەرەتا پیلانێکە لەلایەنی حکوومەتی ئێران و تورکیا و عێراقشەوە ئەنەوێ بوونی کورزایی فێن لە ناوچەکەدا بەڕاستی ئەمە ناکرێت قوڵ بکرێ هەم نەتەوەیە گرتوەکان بەڕاستی لە هەمەڕ ینی ئەمە بێدەنگە بەڕاستی ناکرێت بێدەنگ بێ لەبەر ئەوی ئێمە دەزانین نەتەوەی گرتوەکان بۆچی بێدەنگە لەبەر ئەوی تورکیا و ئێران وڵاتی زلهێزن بەرژەوەندیان وا دەخوازێ لەگەڵ ئەم تورکیا و ئێرانەیە هەرا بێدەنگ من ناکرێت چونکە کۆمەلگای نێودەوڵەتی کۆمەلگایەکی غێر دیموکراتیە بەڕاستی لەبەر ئەوەی دەوڵەتە زلهێزەکان قانون دەولیان بۆ خۆیان استقلال کردووە ئەیانەوێت لەو ڕێگایەوە بەرژەوەندەکانی خۆیان بەدەستبێنن نەک سەیری نەتەوەی کورتکردنەوەی نەتەوەیەک و مافی خۆیان بدەنێ وەک تەقیر مەسیر کە حەقی استقلال وەرگرن وەرگرن ئەحمەدمان لەگەلە لە چەمتە ماڵەوە کاک ئەحمەد وەرە باش بەڵێ ئەم تو چەند بواوایکی کە ئەم کە لە هەر چار پارچە لەلایەن ڕژەمی لەلایەن حکوومەتی بەغداوە تونندوتیژی سیاسەتێکی تاریبی ترسناکتر لە جەرانە بەرامبەر ناوچە دابراوەکانی هەرێمی کوردستان و سادیە جەلەوەڵا جێبەجێەکە لەلایەن حکوومەتی کوماری ئێستامی ئێران تووبارانی ناوچە سنووریەکە نەکە لە سووریا و لە تورکیاش ئەم پیلانە هەر چار پارچەی کوردستان هەر چار وڵاتی داگیرکاری کوردستان لە ئێستادا تو چۆن لێکە دەیتەوە پێت وایە ئەمە ئەچێتە چارچێوەیەکەوە سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێگەم من سەرەتا وەکو کوردێک وەکو دانیشتووی چەند ماڵ بە توندی دانێن تۆپبارانەی تورکیا و ئێرانەکەم
بەڕاستی سەرکردەکان خۆمان ڕێخۆشکردن بۆ ئۆتۆبارانە بۆ من مەسەل بەرزانی دوێنێت ئیدانەی ئەو چەکداری تورکیای کرد کە لەلایەن فەکە و کوژرا بوون بەڕاستی عنی بۆچی ئەی بۆ ئیدانێ و حەو کەسە ناکە کەوات شەهید کران بێ هیچ باساوێک یان جەلال تاالبانی ڕۆات پشتگیری بە شارەسەدم بۆکە کە ڕۆژانەت دایان کورچەی دەکا بەڕاستیەوە نالم زۆر عیبە بۆیان زۆر جێ ڕسواییە بەڵێ کاکی براهیممان لەگەلە لە ڕانیەوە کاکی براهیم کاتەوە باش کاکی براهیم لە ڕانیە بێگومان کاراساتێکی دژە مرۆڤاتی لەوێ دروست بۆ شێیدکردنی 7 کەسە ئێستا ڕەوش لەوێ چوونە والله ڕەوش سەرەتا دەستخۆشی و بەرنامە جوانە لێ یەکەم زۆر سپاس و ڕەوش بڵێن چۆنە لەوە ناخۆشتر نابێت بەڕاستی دوای ئەو کارەساتە لە هەموو کوچە و کۆڵانێکی ئەم شارە هەر کەسە و پرسەیەکی داناوە بەڕاستی کارەساتێکی زۆر کاریگەر بوو لە سەر ئاستی کوردستان بەعام بە تایبەتی لەو شارەدا بەڵام لێرە دایما هەر بە گلەی لەوە نەکەین بڵێن حکومەت بۆ دەنگینە منیش ئەڵێم حکومەت بۆ دەنگینە ئەوە حقا بێتە دەنگ و ئیتر ڕێگە بەو پێشەکاریانە نەدرێت بەڵام ئایا ئێمە بێ بپرسین قەندیل هیچ سەربازیەکی تورکیای لێ ئەوانە بێن لەوێ کار و چالاکی بەو شێ بکەن و ئەو خەڵکەش بخەنە ناو ئەو هیلاکەتەوە یعنی خەڵکی بێتاوان تاوانێکی هەیە ئەو خەڵکە بەژمەینەتە ئەوە تووشێ و سەرگەردانیە بێت لەو گوندانە هەر ئەزارین کارەسات لەو ناوچە چۆنە یعنی بەبەردەوام هەر ئەو ساڵ نییە هەموو ساڵان لەگە ئەو کارەساتە دووبارە دەبێتەوە بەڵام کاتی ئەوە نەهاتووە بڵێن گەریلاکانی پەکەکە ڕێخستنی خۆیان لە ناو کوردستانی تورکیا ئەوەندە بەقوەت بگەن کە بێنە دەست لەو حکومەتە زاڵمە بەڵێ بابانمان لەگەلە لە شاری سلێمانی کایک بابان ئێوارەت باش چۆنی بەڕێزم زۆر سپاس فەرموو باشی ئەم کاتە باش هەموو کاتێکی جەنابەت بەڵێ کای بابان کایک بابان کایک زانەمان لەگەلە جانەکەم کایک زانام کاتەوە باش بە قوربان زۆر سپاس چاوەکەمی فەرموو کاکە چۆن نازانم زۆرم بەلاوە سەیرام دەسەڵاتە ڕێگیری لە خۆپیشاندانەکە لە خۆپیشاندانەکەی ئەم شەوی شاری سلێمانی ینی زۆر سەیرە بەلامەوە کاکە خۆپیشاندانی دژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە خۆپیشاندانە دژی حکوومەتێکی دیکتاتۆری وەکو تورکیا ڕاستیەکەی نازانم زۆرم بەلاوە سەیرە لە کاکە بابێنە سەر شتێکی کاکەمانە بووە ڕێگریرەوەکەن و بۆیە ئەمانە قسە ناکەن لەبەروی کۆمپانیا زەبەلا یانێ کاکە یەکێکی و کوندی سیرەفە مارزانی ئەڵە لە شتا کۆمپانیا هەیە لە تورکیا کاکە پێمان باشە کایزانە پێمان باشە بە شەیەکی گشتی ئێمە باس لەسەر ئەم تووبارانکردنە کاریگەریەکان بکەین باس لەسەر ڕێخستنی ئیرادەی سیاسی و ئیرادەی نەتەوەی گەلی کوردستان بکەین ئەنی پێم باشە ناوی هیچ کەس نەهێنرێت و ناوەندەکانی بڕیار بەدەست یاریمی کوردستان حەقی خۆتان نەگیلەیەتان لە یاکر هەبێ بەڵام لە چارچێوەیەکی ماقوڵدا بەڵێ پشتیوانمان لەگەلە لە شارێ و لێرەوە کای پشتیوانی وەرەت باش کاتت باش هەموو کاتێک کای پشتیوان بەڕێزی من لە هەولێرەوە پێنجام تۆ دەکەم زۆر خۆشحاڵی من ئیدانە و شەرمەزاری خۆم ئاراستەی سەرۆکی هەرێمی حکوومەت سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێم سەرۆکی ئەمان جەلال تاالبانی دەکەم چونکە ئەمانەت دەتوانم بڵێن لە پشتی ئەم کارە تیرۆریزیانن کە لە سنوورەکانی هەرێمی کوردستان ئەنجام ئەدرێن لەلایەن ئێران و لەلایەن ئەو ڕۆژە فەرماندارێکی بەرزی ئێران لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دەڵێ ئەگەر هاتوو حکوومەتی هەرێم داوای تعویزمان بۆ بکاتن بۆ قەربووکردنەوەی زیانەکانی ئەو زیانلێکردنەوەی ئەو بردومانە ئەمە ئامادەین بیان دەینێ لەولایە هەردوو سەرۆکی حیزب وەکو حیزب بەڵێن پارتی و یەکێتی کەوتونەتە چاکسازی لە نێو حیزبەکانیان ئەگەر ئەو کاتە و ئەو ماوەی بە چاکسازی لە نێو حیزبەکانە خەریکن خەریکی چاکسازی من لە سنوورەکانە لەگەڵ هاوسەکانمان پێم وادە ئەو کێشانە بەرەو کورتی دەڕات و کم دەبێتەوە لەولاشە دەڵێن ئەوانە هەموو لە ئەستوی حکوومەتی مرکزیدایە بەڵێ حکوومەتی مرکزی ئەگەر کاتێکە هەڵسا بە
بە چارەسەرکردنی چارەسەرکردنی نەفسەدا بڕاوەکان و تیرۆکردنیان واز دەهێنا ئەو کاتە دەتوانن کارێکی وا بکەن ئەو بردومانە. بەڵێ کای پشتیوان بێگومان لە چای دەستوری ڕەغدا پاراستنی سەروەری خاکی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە سوی حکوومەتی مەرکەزیدایە، بەڵام تا ئێستا بۆ بێدەنگە. حاجی لە شاری سلێمانی لەگەڵمانە. کاک حاجی کاتە باش. سڵاو لێ بێ دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس. هەروەها سەرخۆشی لەو خانەوادەی ڕانیە و هەموو پشدەریژەکەم بەڕاستی جێداخا. دیارە خۆی لە ڕاستیە وەکو هێز هەمومان نەزانین کە هێزی کوردی ناتوانێت بەرامبەر ئەو هێزەی تورکیا شەڕ بکە یا ڕابوەسێ، بەڵام ڕێگەچاری تر هەیە. جارێ یەکەمیان پاراستنی هەرێمی کوردستان لە سێ حکومەتی عێراقیە، حەقا سەرکردایەتی کورد زۆر بە جدیدەوە لە حکومەتی عێراقی بکە کە ئەوە فشار بۆ تورکیا بێنێت، چونکە قسەی عێراقە خوا بەڕاستی ئەمە نایە. لایەکی تریش بەڕاستی خۆی سەرکردایەتی ئێمە زۆر بەداخەوە زۆر جار دەسەمۆی بینین، یعنی وەکو وەلە حاجیگیان ئەگە تەلەڤیزیۆنەکەت کەسێ باشتر جێم لێ بێ. بەڵێ عەفو بەسەر چاو. دوایەوە وەکو وتم بەڕاستی ئێمە بێ شتێکی تر بکەین، ئەبێ ئێمە خۆپیشاندانی جەماوەری لە هەموو شار و نەحێ و قەزاکانە ساز بکەین، چونکە ئەم پیلانە دەستی تریشی لە پشتەوەی تەنیا هەر تورکیا نییە. من پێم وایە یەکەم دەستی ئەمریکای لە پشتەوەیە، بە ڕەزامەندی ئەمریکایان قەزیە ئەو هێرشکا دەسا و ناوچە کوردیانە. دووەمیان ئەگەر بەوە شارەسەر نەبێ ئەو کۆمپانیە تورکیانەی کە لە کوردستانان بەڕاستی ئەوەی ئێرانی شوهی تورکیاژە ئەو کۆمپانیانە دەربکرێن، چونکە بەڕاستی ئێمە حکوومەتی ئێمە زۆر بەداخەوە زۆر قەزەی میلەتەکەی گرنگ نییە لای زیاتری قەزەی ئەو کۆمپانیا و تجارەتەی لا گرنگە، خۆی هەر ئەوەیە کێشەکە بەڕاستی. بەڵێ تەلارمان لەگەلە لە شاری سلێمانیەوە. ئەم کاتەوە باش تەلارخان. ێوارەت باشکار زۆر سپاس. فەرموو لەسەر بابەتی ئەمڕۆمان. دەستخۆش بۆ تەوەرکرد بەڕاستی تەوەرێکی گرنگی هەڵبژاردووە. خۆی تۆپبارانکردنی نێوتە سنووریەکان من ئێخەمە ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستان. بەڵێ لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆک بارزانی ئیدانەی ئەو جەندەرمانایەکە کە لەلایەن پەزەکەەوە کوژراون. بەڵێ ئیدانێکی زۆر گەورەکە، بەڵام ئیدانەی بە ئیدانەیەکی فاسیلانە، ئیدانەیەکی زۆر ناشرینانە، ئیدانەی ئەم حەوت هاوڵاتیەکە کە لە سنووری کوردستانە کوژراون. بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان دەرپرسیارە لەوەی کە خوێنی کورد بڕێزرێ. بەڵێ سەربەسمان لەگەلە لە کەرکووکەوە. کاک سەربەستم کاتەوە باش. بەڵێ کاک سەربەست لەسەرم ڕەوشەی ئێستاە لە سنوورەکان هەرێمی کوردستان کە بەشێکی زۆر چڕ لەلایەن تەیارەکان و لەلایەن توپخانەکان تۆپباران نەکرد. ئەمە چۆنێکە دەیت؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. بحقیقت يعني من تاوانەکە ناخەمە حکوومەتی عراق، چونکی حکوومەت ئەگەر تەلەڤیزیۆنەکەت کەسکەی کاک سەربەست ئەگەر تەلەڤیزیۆنەکەت کەسکەی توزەی دوورکەویتەوە باشە ئێستا بەڵێکە دوورکەویتەوە و فەرموو قسەکانی خۆت کاکە جەمن تاوانەکە ناخەمە حکوومەتی ئەسڵی عراق، چونکی حکوومەتی عراق خۆی ناتوانێت سنوورەکانی خۆی بپارێزێ، وا داوا لە حکوومەتی کوردستان دەکات بێ ناوچەکانی بۆ پارێزێ، مەسەلەن وەک جەلەولا خانەکەین دیالە فڵان کەرکووک داروبەر بەس ئێمە نیست ئەوەش ناخەمە حکوومەتی هەرێمی کوردستانی یعنی ناخۆشیەکان با حکوومەتی هەرێمی کوردستانی یعنی ئیزادیەکی هەبێ بەرامبەر ئەوەی هەموو کۆمپانیەکانی سەر بە تورکیا و ئێران هەمووی قەپاتکە حدودەکانی داخە داخل نشد خارج بێت باوە بکات ئەقرن هیچی لە دەست باوە بکات. زۆر سپاس دەکەم مەمنون. باشە سوپایمە سوپاس دەکەین. شێروانمان لەگەلە لە کویە. کاک شێروان ئێوارەت باش. ئێوارەت باش وکارت باش. بەڵێ لەسەر ئەم پێش هاتانە فەرموو. بەڵێ ئێمە هەموو کەسێکمان وەکو کوردێکی ئەو وڵاتە ئیدانەی ئەو تۆپبارانەی تورکیا دەکەین بۆ خاشی هەرێمی کوردستان و ئێمە هەموو پێمان ناخۆشە و هەمووشمان دڵگرانین. کارێکی ناڕەوایە و کارێکە کە لە عەقڵی هیچ کەسێکدا نییە. تۆ ئەگەر مرازت کەسێکە ئایا عزبێکە و ئایا هێزێکە دەتوانین لەوان دەی نەک خەڵکی بێتەوان و منداری ناولانک شەهید بکەیت.
ودواتريش شتكم هي اما همو كلش بشرف او كارا مكانش تيروستي الى انا لكن يعني يسفخي لك تيروس بلان شتكي دمي بتعرب جيم بريزوا هكذا اقصد كاتن كسكو بريز مام دلال يعني مسعود بازاني اي حل انه عزبو اوبسينك زور عيب لبو او كسكي بيبري فرانكس عيب اقصد على التليفون اما همو كلين هموش مان اذا او كارا تيروس لكن زور سباس ولا سباس بجناب الشتى اكرم على قال الاشعري سليماني كان او كاتب باش همو كاتك كاي اكرم زۆر سپاس وڵی من داواکارێکم لە حکوومەتەیەگەر خۆی بە حکوومەتە زانانی شتێکی پێ ناکرێەوە ئۆتۆبارانە نەخۆ ئەتوانێت سنوورەکان داخات لە ڕێزاخۆ بچی مەجبورە پارتی دیموکراتی کوردستان بێڵە کەشت بێتە ناو هەرێمەوە بۆ چیڵێت خۆ ئەوەی پێکرێگەر هیچ شتێکی پێ نەکرێتوانێت سنوورەکان قەپات کات ئیدرە و کاتە ئەویش خۆی بەخۆیان چێتەوەی تۆباران ناکەیان یەکێتی نیشتوانی کوردستان دەتوانێت لێوانەوە مەرزی باشماق داخات هیچ شتێک نەیە بەم دیوە لە حەقی تۆبارانە کە ناتوانێت بە هیچ جۆرە جوای بات و خۆتوانێ بۆ دوو ڕێگە چاویان بنەوە بۆچی بە هیچ جۆرێک هیچ هینێکیان نییە بەرامبەر ئەو خەڵکە یعنی خەڵکی فەقیر وەژارە کەواتە کەرەم سنوورانەدا بخرێت ئەگەرم سنوورەدا بخێت ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بە شێوە هەیە کە بتوانێت بژێوی خەڵی دەمیم کەلام ڕوویەکە ئەی بۆ نییە کاکە جان تەماتە و شتێ بەم دیوە ئەو حسابی تەماتە و خەیار و ترۆسی و شتانە بۆ ئێماکە کە لەیرانێت بەڵام ئەگەر پەرەبا بە ئینەکان لادەکانی خۆمان زۆر لەوە زیاتریان هەیە کە ئەو پشت بەوە بەسێت بەڵێ سەردارمان لەگەرە لە دووزەوە یاداری ئەوم ئەو سنوورانە داخەنووی چکە کاک سەردار لە دووزەوە ئەم کاتا باش کاک سەردار زرەیان بەڵێ ئەوە کاک مامزرا تاڵەبانە پشتیوانی لە سووریا دەگا بۆ شوانە دووزی خۆڵات و ناگا ڕۆژانە هەزاران گەز دەکوژن لەم شارەیە یەک نەک کاک ماسوود ئێمەم دەلالەیە پشتیوان لە شاری دووز خۆڵات و ناگەن بەڵام زۆر سەرمانە پشتیوانی لە سووریا دەکەن ئەو حەزی بەحسانە زۆر سپاس سپاس ئازادمان لەگەرە لە کویە کاک ئازاد ئێوارەت باش کاک ئازاد فەرموو ئێوارە باش قوربان زۆر سپاس بەڕاستی تەوەرێکی زۆر جوانتانە بژاردەیە بەڵێ فەرموو پێشەکی سەرخۆشی هەراستی کە سوکاری ئەو شەهیدانە دەکەین کە بە تەیارەکانی تورکیا شەهید بوون ئەوە مای شەرمەزاری و ڕێسواییە لە بۆ حکوومەتی تورکیا حکوومەتی تورکیا بابچی تۆرەی ئەو نۆ کەسەی بکاتەوە کە ئیسرائیل لە ناو کەسەکەی کورسی باشترە نەوەکە کوردی بێدەسەرات لە کوردستانی باشوور من تەنها گلەی ئەوەندەم لە حکوومەتەیە کە خەڵک بۆ خەڵکان نادەن تێکرا بێنە سەرجاردەکان و حکوومەتی تورکیا ڕیسوا بکەن خۆزگە بکرابە لە هەموو شوێنەکان و بەدەستی خۆم عەلەمی تورکیا مسلتان بە ئەوە ئاواتمە بەڵێ کاک ئازاد بێگومان لە بنەهاترین هێز کە بتوانێت گۆڕانکاریە بنگەهین گۆڕانکاریە کاریگەریەکان دروستکە هێزی جەماوەرە بێگومان جەماوەری خەڵکی کوردستان لە چار هەر لە چار پارچەی کوردستان ئیرادەیەکی نەتەوەیی بەهێزیان هەیە دەبێت ئەوان چستاتۆ چالتەرناتیڤیان هەبێت بۆ ئەم ڕۆژە دەبێت خەڵک چی بکرێت بۆ ئەوەی ئەم پێشهاتەنە لە قازانجی گەلی کورد تەواو بکرێت بەڵێ ماوە دیگەلمەیە لە بارزان دەم باش باشتر کەرەمکە بله مأوى نمهوى مأوى خان خوشحالين فرموا ممنون سپاس صاحبي بله سفارت بانطبا كنا راسي يعني جهد القرانية وكان بين جهد بالبرس ما يخطينا كان يعني بيت هطو بقوة فتباران كنا هاد بنا راستاندن وكان بين سرنسري كردستان عندي بين أفتا ورايت هاتنا تباران كان واسط ساكنا جنا كرازو باهو قالت يعني كسان فاكر هزارا نتاتنا سوسن يعني تساكنا جنا ناي أوديا هر کی چند هر فقیره که هی بخواه فرازه کری زحمت که مازنی و ببری حتی فراز و دیاب خود چه کری فراز باهر این چیزی که نه جن راستی ام هیویت که نفجت برپرس خلق که نه خدان و وان طباران که نه راگرن و که ام بین یعنی گشت حده هندی حتی خوب پیشاندان و بکن همه دوره اول چیزی که نه برچه نه جن راستی ام هیویت که یعنی جهت برپرس چراسریه که بوان آریشا بینن و بیا با حتی که هنده نوکیشه با اول که حفر جانی هنده وکیشیدن اف فقیر و هجاره ده مالت و هو این ده بان عرب بارکن راستی هم سکنه جانه که هم بینین گلک هزاره تنید مخیوت آبین ها به هاوینا خود و گرمت سکنه جانه گلک و یعنی حتی کوبان رخت گلی و عدا
مێشت خۆیان برینێ تشت خۆیت برینێ ناویرم چنافۆ مێشت خو بینەوە یعنی ئەڤ فاکیرە لەوی مەوان مێشە خودنکەن و فاکیرن بەخود ئایدێکی لە ببینن فایدێکی لەبین هەکە هاتە ئەف مێشێتەوە قسێتوان هات ناسووتن وێرێ یعنی تسێکی نایدونە ڕاستوێکیان بین و گەلە بسلمانە مێشت خۆیت بینە گەلی وانجیا بەڵێ ماوەخان لە بارزان سپاس پێویستە ئارماچ دیگەل ئاماچ دیگەلمانە ئەمانچ لە شاری سلێمانیەوە کاک ئەمان چێوارت باش ئێوارەی تۆ باش فەرمۆ ئەم کاتۆ باش هەموو کاتێکت کاک ئەمانچ دەستخۆشلی یەکەم بۆ ژارنێ و تەوەرە بەڕاست لە جێ خۆیەتی بەڕێز من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان دوایەوەش حکوومەتی عێراق بەرپرسە لە سنوورەکانی هەرێمی کوردستان بە دەرەجی یەک حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەوە توانێت فشار خاتە سەر دەوڵەتی عێراقی یاخود دەوڵەتی لە بەغدا فشار خاتە سەر دەوڵەتی عێراقی بۆی کە ئەو کێشەی چارەسەرکرێت و من پێم وایە تۆبارانکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان تەنها ئەمە سەرەتایەکە بۆ داگیرکردنی هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە ئەو دوژمناتی کۆنەمان بۆ بیرەخاتەوە کە لە سەردەمی سەرفەی عوسمانیەکانە کە ئێمە لە مێژوای خوێنین و کە ئێمە لە لاپەڕەکانی مێژووە بەبەرچاومانەکرێت ئەمە سەرەتایەکە بۆ سەرهەڵدانەوەی ئەو داگیرکردنە بۆ من پێم وایە تورک لەوەتی هەبووە هەر دژی کورد بووە و ئێستا من پێم وانییە کە ئەمە هۆکارە بێ بۆ لەناوبردنی توشاک یاخود پەکەکە ئەمە هۆکارێکە بۆ داگیرکردنی هەرێمی کوردستان بۆ دووبارە زابوون بەسەر کوردە بۆیە من داوا لە هەرێمی کوردستانەکەم داوا لە خەڵکی دانیشتوانی کوردستانەکەم کە ئەمە قبول مەکەن کە ئێمە باواز لە حیزب ئۆپۆزیۆنەکان و لە حیزبی دەسەڵات بینین با ئێمە وەکو کەسایەتێکی مەدەنی ئەمە قبول نەکەین با مانگرتنێکی سەرتاسەری ڕاگرین با شارێکی نێودەوڵەتی بخینە سەر ئەو لانانەی کە دان بە مافەکانی مرۆڤانێن با بەڵێ کاک ئەمانچ بەڵێ تەماشاوان نێجا هەر ئێرۆ لە باژارێ ئامادێ لە باکووری کوردستانê هەند partiyên siyasî û rêxistinên civaka sivîlî ji wanan kece de BDP Hak Partî ev civînek li darxistin û daxwaniyek çepemenî ragihandin têda balkişandin serveyekê ku ev êrişên bû ser snûrên başûrê Kurdistanê ji aliyê artişa Tirkiye û Îranê ve ev wesa dixwazin ku Kurdan bê statû bikin bi taybetî di van guhartînên ku liha li rojhilata navîn peyda dibin ev nexşên ha ku li rojhilata navîn ser û şimdi tê danin ew dixwazin Kurda bê ئەلتەرناتیڤ بکەن بەڵێ هوگیرمان لەگەلە لە شارە زورەوە کاک هوگیر ئەم کاتەوە باش ئەم کاتە باش کاکەکەر بەڵێ لەسەر بابەتی ئەمڕۆمان فەرموو سەرەتا دەستان خۆش دێ خەوڵم سەرەتا یەک ملاحەزە بۆ ژەنابوو بۆم بووری لە خزمەتدا لە کاتی پەیوەندیکردن عنی بەڕاستیان دەجار هەندێک لەسەر قسەیەکە لە گەرمەی قسەکردن عنی قسەکانیجی بگرە ئەو پەڕی جوانە عنی لەسەر بابەتەکەی بەڵام تۆ بێەوەی بڵی کاک هوگیر ببوورە ئێمە پێمان خۆشە ئەنی ئەمە بەرنامەیە ئێمە نابرین بەڵام خەڵکێکی زۆر لەسەر خەتە ئەنی ئێمەش پێمان باشە ئێوە بە کورتی سەرنجەکانی خۆتان بگەینە لەبەرەوە سێ چار دقە بە کەسێ بدەم 10 سانی بە تو بدەمەوە کرێ نابێ لەبەرەوە پێمان خۆشە بە کورتی سەرنجەکانی خۆتان نیشان بدەن ئەوەش ناوێ بەڕاستی بەرحەڵ ئێوەمانە بوونێکی زۆرە جێژن جێگەی دەستخۆشین بەڕاستی کاگەر ئێمە بگەڕێنەوە کاک ئەفو کاک هەکار بگەڕێنەوە بۆ مێژوو یعنی بەڕاستی لەمە باشتر نەبووە بەرامبەر بە کورد بەڵام دەرفەتێکی زۆر زێڕین لە بەردەم کووردا بووە ئەم زەمانەیە دوای نەوەتەکان تاوەکو نێ 2000ەکان بەڕاستی ئەوەی کە ئێمە ئەیبینین ئەمڕۆ لە مەزەلەیەکە لە سیاسیانەی کورد یعنی بەڕاستی هیچ شتێک نییە ئێمە لەسەری بڵێن بەڕاستی ئەوێ قسێکی پێشنان زۆر جوان هەیە ئەڵێ ئەگەر مریش خۆی خۆڵ نەکا بەسەر خۆڵێ ئەوە هیچ کاتە هیچ شتێکی تر ناتوانێت یعنی بێدەنگبوونی ئەمانە بەڕاستی ئێمە تووشین فعال کردووە کەکە ئێمە هێزێکمان هەیە پێی ئەوترێ هێزی پێشمەرگا لە ئاسیا بڕوا ناکەم قەومێک هەبێ بەقەدەر کورد بەغیرەت و بەتوانە و لاتوو بێ ئێمە ئەگەر نتوانین هەر بەم پێشمەرگانێش کە ئەفڵن لەمە ڕێکسڵ ناکەنەوە ئەمە نتوانین ئەتوانین کاتێکی زۆر باشمان مەدەسێ کاتی فشاری بواری ئابوووریە دەرکردنی کۆمپانیەکانی تورکیا کەم دەرکردنی کۆمپانیەکانی ئێران یعنی کە بەڕاست لەسەر ئاستی نێودەوڵەت ئێمە کاتێکی زۆر گرنگە بەڕاستی بەڵێ کاکی یەگەرە قسەدمان وەیتێ خەڵکێکی تریش لەسەر لە پەیوەندی سوپاس پەیوەندەکەت بەڵێ ڕەتیبمان لەگەلە لە کۆیە ئەم کاتۆ باش دەست خۆشیە بەرنامە لێ دەکەم زۆر سپاس بەڕاستی سەبارەت زۆر ڕووداوانە کە جێگەی داخەو بەبەرچاوی خەڵکی کوردستانەوە دەبینێت کە نیشتمانیانمان شەهید دەکرێن بە شێوەی زۆر دڕندانە ئەوەش تەنها بە تپ و چەڵ دەکرێتەوە دەتوانین ڕێی لێ بگرین بە یەک هەڵوێستی گەلەکەمان نەک لە ڕانیە و نەک لە هەولێر و تەنها لە سنووری باشوور بەڵکو لە هەر چوار پارتی کوردستان و لە هەموو کوردستان و هەروە دەتوانێت بە چەند شێوەیەک فشار دروست بکرێت فشاری ئابووری سیاسی دیبلۆماسی بەڵام بەداخەوە هەندێک سەرکردەی کوردی و هەندێک لایانی وەک برەی خۆفرۆشن نەفز نزمن
دەڵێ لە ناو بەفر هاتوونەتەوە لێدوانی سارد و سڕ دەدان کە هیچ کاریگەریەکیان نییە زمانەکان شل بوون هەندی برێن ئیدانەی دەکەین ئیدانەیەکی ناوبۆش بێواتە ئەمە لە ئیدانەی بکەم بەهاتە هێوارە برێن ئیدانە یعنی وەک چاولێکەریەکی لێ هاتی ئەگەت و ڕەدانەوەیەکی عملی نەبێ بەمستی وێران بکرێت سنوورمان هەتاکەی ئەمە دەوێت بەڵێ گەرینترین سەرنجەکانت گەیشتن سوپاس بینەرە بەڕێزەکان ئێستا شەچینە ناوبەرەی دواتر لە خزمەتی ئێوەدام. بەڵێ دو پەیوەندیمان خالت لە قەڵاتزیەکەی خالتم کاتەوە باش ئەو کاتت باش براکەم بەڵێ گە بە کورتی سەرنجەکانی خۆت بگەین وەڵی سەبارەت بەو تۆپبارانکردنەی سنوورەکانی دەوری پشدەر بەحەقەت پێت بڵێم دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم بەس زیاتر حەقی خۆمان ئەگە تۆپبارانیش بکرین تێدەگەی لەو هەفتەیەدا نازانم لە سنوورەکانی پارتی کە علەساس کاکنێچیر شوێنی سەیرانگا و مەیرانگا و سکیوای بۆ گەشتیارانی ئێران کردوتەوە حەقی خۆیەتی کەشتی وا بکە ئێران و زۆر داوای لە بورینەکەی هیوادارین جارێکی دیکە بتوانین کاتی پێویست بدەین گەرە کاتمان زۆر کەمەوە بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵاتی ڕەمیار بەدەلی ئەلێ هەر وەکو دەبینین تۆپبارانکردن بەردەوامە و بەداخەوە تا ئێستا کەس خۆی بە بەرپرسیان نازانێت هیواداریم ئەوانەی خۆیان بە خەمخۆری کورد دەزان هەڵویستیان هەبێ هەروەها شوانە عالیالێت ئەم حکوومەتی ئێمە تەنها قسەی زلی بێ دەکرێت و ئەگینا فعلیان هیچ نییە بەڵێ بینەرە هێژا ئەم دەخوازە لە بورینی لەوان برادەراتیان کۆمنت لەسەر تۆڕی کۆمەڵاتی ڕاوەنەکردن هەروەها ئەوێن و ڤیانە پەیوەندی بکەن بەس بوونەوەکە وەرگتن هەتا سبە ئەفکاری من شوان عادل دە خزمەتەوە بگە ژالی من ئێوار باش.